جم و جوڵە سیاسیەکانی هەرێم سێ مانگە بەبێ ئامادەبوونی نەوشیروان مستەفا ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان تێدەپەڕێت. هەوڵ و دەستپێشخەری کەسایەتی و لایەنەکانیش هیچی لێسەوز نەبوو تا دۆخەکە ئاسایی بکاتەوە. ڕەنگە ئەمەش پەیوەندی بەوە هەبێت بزوتنەوەی گۆڕان کە لایەنێکی کێشە سیاسیەکەیە لە دووری نەوشیروان مستەفا نەیتوانی بێت بڕیاری یەکلاکەرەوە بدات و هەوڵ و نێونگیریەکانیش پێویستی با بڕیاری کەسی یەکەمی بزوتنەوەکە هەبێت. ئومێدمان وایە کە بە هەموو لایەکمان بگەینە چارەسەرێکی هاوبەش کە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش پێی رازی ببن. لەمە دووە دۆخە سیاسیەکەی هەرێم هەوڵی نەوشیروان مستەفاشی تێدەکەوێت وەک جعفەر شێخ مستەفا دەڵێت. دوو هەفتە پێش ئێستا جعفەر شێخ مستەفا ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیی نیشتیمانی کوردستان سەردانی لەندەنی کرد. خۆی دەڵێت لەوێ نەوشیروان مستەفا پێی وتووە ڕێگە چارەیەک بۆ کێشەکانی هەرێم دەدۆزێتەوە و بەو هەنگاوەشی دڵی خەڵک خۆش دەکات. لە شاخ و لە شار کاگەشتوان هەمیشە مەسئولمان بووە، برای گەورەمان بووە، داواشمان لێ کرد کە ئەو ڕقەمە لە هەرێمی کوردستانە دەوری خۆی هەبێ و داواشمان لێ کرد کە ئەوێ دەوری خۆی ببینێ لە چارەسەرکردنی ئەم کێشانە و ئەو ژوعدی ئەوەیدا لەگەڵ گەڕانەوە هەوڵەدا کە منفەزێک بدۆزێتەوە بۆ ئینقازی ئەو وەزعە لە هەرێمی کوردستانە و دڵی خەڵک خۆشە. جعفەر شێخ مستەفا و جەلاری شێخ کەریم بریکاری وەزیری ناوخۆی هەرێم 25 مانگی ڕابردوو سەردانی نەوشیروان مستەفایان کرد لە لەندەن و جگە لە هەواڵپرسین لە تەندروستی نەوشیروان مستەفا باسییان لە دۆخی سیاسی هەرێمیش کردووە و دەربارەی هەڵوێستی نەوشیروان مستەفا لەسەر لایەنە سیاسیەکان جعفەر شێخ مستەفا دەڵێت پێوتون گلەیی هەیە بەڵام بێ ئەوەی ناوی ئەو لایەنە سیاسیانە بهێنێت کە گلەیی لێ کردوون. پێم وابوو ئومێدیشی باش بوو، ڕێئیشی باش بوو و بڕوایشی وابوو کە ئاسۆیەکی ڕوون لە بەردەمی گەلەکەشمانایە و هەڕەشەیەکی گەورەشمان لەسەرە لەبەر ئەوە میلەتەکەی ئەمە پێویستی بە یەکێتی و یەکریزی هەیە. گلەی هەبووە بەبێ گلەیی نابێت، بەڵام لە هەمان کاتا بڕوای وابووە کە ئێمە سەرکەوین ئەبێت سەرکەوین بەسەر ئەو کێشانەیە ئەو گرفتانەی کە ئیمڕۆ هەیە. لەسەر هەوڵی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بۆ دۆخەکە NRT پەیوەندی بە هەر یەکە لاوتەبێژی بزوتنەوەکە و چەند ئەندامێکی جڤاتی نیشتیمانیەوە کرد، بەڵام ئامادە نەبوون لەسەر ئەم بابەتە قسە بکەن و دەڵێن ئاگاداری ئەوە نین نەوشیروان مستەفا هەوڵی هەبێت. پێشنیازەکانی مەسعود بارزانی کە لە نۆزەی ئابۆ بۆ چوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە و هەوڵەکەی فواد مەحسووم سەرۆکۆماری عێراق و سەلاحەددین بەهادین ئەمینداری پێشووی یەکگرتووی ئیسلامی و ڕێگە چارەکەی نەوشیروان مستەفاش ڕەنگە ئاسۆیەکی نوێ بێت بۆ چارەسەرکردنی دۆخەکە، بەڵام هەموو ئەمانە قسەیە تا ئەو کاتەی هەنگاوی کردداری بۆ دەنرێت و لە یەکەمین قۆناغی هەنگاوەکەشدا کۆکردنەوەی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان دەبێت لەسەر یەک مێز. ئەوانەی نەوشیروان مستەفایان بینیوە دەڵێن بەم نزیکانە دەگەڕێتەوە، پێدەچێت لە دوای گەڕانەوەکەشی پەیوەندیە ساردەکەی نێوان لایەنە سیاسیەکان کەم بێتەوە و لە مۆرزی باران و سەرمایەدا سەردانی وەفدەکان جارێکی تر بۆ گردی زەرکەتە دەست پێ بکەنەوە. هێمن مەحموود NRT سلێمانی.